بخێر ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەڵامەت بن هەروە کە ئەزانن من لە دەستپێ کردی بەیتەکانما پارچەیە موسیقی دانێم و مەبەستم ئەوە نییە کە موزیک دابنێم مەبەستێکم هەست هەمیشە کە بیستتان قەتعەیەک بوو لە شەهرامە نازری لە ئاوازە ئەساتیرە کە بەمە دەسی پێکرد کاووسە کەیبی کاووسە کەیبی ڕیژانە کەرەم پەخشانە هەیبی دەنگ داوایدا و ڕووسەمە زاڵبی دنیا نەو دەمدا گەردوونە شاباوت لەیلی مەجنون داشت بارام دڵارام شیرین زادەی فەرهاد ویشبی زوڵەیخا سەودا و یوسف خیشبی ئیستە کەفتەنیم نەی ڕووزگارە نەی فتنە و ئاشوب محنەت گوزارە و إلى آخر کە ستێزەی فەڵەک یەک یەک بردووە جەور ومەبەستم بوو لەوەی کە خەریکە ئشارە ئەکات بە ئوستورە گەلێک کە ئەحیانەن تۆ بیناسی نەیناسی هێنە مەنتەقەوێ هێنە تۆ بێ ئوستورە گەلێک کە ئیتر کار ناکەن ستێزەی فەڵەک یەک یەک بردووە جەور و وای تەناو زەمانەیەکا کە دەورانە بێچیرۆکیە و ئەمما من لەم باسەی کە مەترەح یەکەم تاکتیکە ئێمە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ حاکمیەتە ڕۆخیاگە ئێرانی بەحسەکەم بۆیە لەگرا تەوزیح ئەدەم و بۆیە ئەم لایڤمە کردگەسۆ کە ڕۆژانە ئایەندە کە بە سوورەتە نووسراوە تێتە دەرۆ تەوزیحاتە قەبلی دریاوێت سەرەتا من چەند تەزەکر بدەم یەک ئەوەی کە ڕەهبەرایەتی ئەوە نییە وە شوێنە خەڵک بکەوێ خەڵک وە شوێنی ئەکەوێ دوو لە دنیایەکا کە ئێمە ئەمڕۆتیا ئەژین ئەوەی کە دەراوێشتەیە ئەقڵ و هەڵس و کەوتە ڕۆژانەی ئێمەس سەرفەن مەحسوڵە مێشکە ئێمە و سەرفەن دەراوێشتەیە بیرکردنەوەی ئێمە نییە سێ تەمامە ئەوانەی وا پەیڕەوە چیرۆکێکن دینی بێت کۆمەڵایەتی بێت سیاسی بێت نەتەوایەتی بێت معمولاً بزانن کە هەموو هێزە یەک چیرۆک وا لە میزانە باوەڕ پێکراویە بەو چیرۆکە بۆ باوەڕ پێکراوبوونە چیرۆکێک دەبێ خەڵکێکی گەمژەی ساوێلکە دروستکەی تا چیرۆکە گەمژە باوەڕکە و لە ساوێلکەی بێڵیتیوە هەر بۆیە تا زەمانێک چیرۆکێک کارەکە کە ئەم چیرۆکە کۆمەڵێ خەڵکە گەمژەیە ساوێلکە حەزی پێ بکات بەڵام لە جێگەیەکە ئیتر ئەم چیرۆکە کار ناکا با پێتان بێژم ئەگەر کابرای موسڵمان مەجبور نییە دانیشێت قورئان بخوێنێتەوە حەدیث بخوێنێتەوە غەورێ بکا لەمانە وە فکرەکە بە دانانە ڕیشێک و دەرپێی کورتێک و دەستنوێژگرتنێک و تەسبیح دەستگرتنێک و ذکر لا ئیلاهە ئیلا الله وتنێک و دانە زەکاتێک و تەلەفۆن بۆ هەنێ مەلای دەڵقیە ناوە تەلەڤیزیۆنکردن بۆ یەجووزە لا یەجووزە ئەمە ساوێلکەیی گەمژەییە لە ساوێلکەکردنە باوەڕمەندانە بە چیرۆکێ ئەگەر تۆ لە چەمکە کورد دە چەمکە کورد لەو ژیارە عەزیمە چەمکە کوردە دەسێ جلوبەرگە کوردی بە ناونەفەک و بە گەڵت دەڵپن تێگەیشتی ئەو جارە اتفاقێکە لە تۆ ئەکەفێ بۆ خاتری ئەوەی کە تۆ نیشان بدەی فرە کوردی وەلی حەچی بێشەرەفیە ئەیکەی ئەوەیشی کە ئەیکەی دەراوێشتەی کولتورە کورد و حەزارەتە کوردی و شارستانیەتە کوردی نییە ئەمەسە تۆ 20 متر پارچەی فاسۆمی لە خۆت ئەدەی کڵاو دەزماڵ و جامانە و گوڵوەنی بە یەک و تێکەڵەکەی سەروێنێک گەورە ئەنیتە سەر تۆ بۆ خاترەوەی تر خاص خەڵکی باوەڕ بکات لە باشترین حاڵەتی ئەمەسە 5-6 نەفەریش بگری بیدەی وە کوشت خوێنی بوێنن ئەمە ئیتر فرە سادەس فرە ساوێلکەس هەر گەمژەیە تێئەگات لذا خۆ ئەحیانەن کوردایەتی شتێکی زۆر گەمژانە بوو
کلاشینکۆفێک دەستێ جلوبەرگی کوردی پێڵاوێکی دڕاو خوێن وەلاشە زۆر سادەیە ئەمە ئیتر لە جێگەیەکە کار ناکە جواب ناداتۆ و ئەوەی کە پێئێژن ئەم چیرۆکە ئەڕۆخێت ئەمڕۆ هیچ کەسێ لەم سەرزەمینە ئێمە پێڵاو و بۆگەن و پشتوێنە ئەستور و جامانی فرەپانە ناشیرین و گەڵە فرە دەڵپن و جلەکە کوردی بە 5 قەران ناسێنێ کەس نایسێنێ کارم ئەوە نییە یەکێک پارەی پێ دەرتیدە یەکی خەیاتە یەکی پێی خۆی هەڵەخاتۆ تۆ ئێشێ سەتحێکی تر و جۆرێکی تر لە چیرۆک تعریفکەی ئەمن مەسئلەی سێوەم مەسئلەی چوارم تەمامە ئەوانەی وا بە پەندە پێشینیانە کوردی ئێژن نێرەکەر بە گونۆ ئەناسن نە مەحەلێکیان لە ئێعراب هەست نە حەوسەڵەیە گفت و لفتان تێکیانە بێت با من هەر ئەمە بکەمەوە نێرەکەر بە گونۆ ئەناسی چییە ئینسان ئەو مەوجودەی کە بەهرەی پێبدات بە باشی ئەزانن ئەو مەوجودەی بەهرەی پێنەدات بە زیانەهاری ئەزانێت و ئەیکوژێت مەسەلەن سەگی پێ باشە سوودی پێگەێنێت گورگی پێ خراپە زیانەهارە ئەیکوژێت با بێنە سەر کەر ئەگەر کەسی ئینسان بێت لە کەر هێزی گەرەکە نێرەکەر بە میزان هێزێک لە جێبەجێکردن بار دەرئەکەفێ نێرەکەر بە ئاڵەتە تەناسڵی دەرناکەفێ چون ئاڵەتە تەناسڵیە نێرەکەر بە دەردە ئینسان ناخوا چون ئینسان تەکە نێرەکەرە سەکس ناکا لذا جێگەی حەیرەتە ئینسان میزانە گەورەی و بچووکی ئاڵەتە تەناسڵە کەر نییە هێزە کەرە ئینسانێک کە ئەحمەقوێ نێرەکەر بە گونۆ ناسێ چون ئەحیانەن ئەو لە فکریا استفادەی جنسی دەکەرەکە استفادەی ئینسانی لێ ناکات کەواتە ئەم فڵتە کە ئەکرێ لەم فەزا و هەر کەسێتێت بە گوێرەیە ئەقڵە سەخیفە خۆی خەریکە قسەیتیاکە با بزان ئەم ئەقڵە سەخیفە دەراوێشتەیە 100 ساڵ کارە سیستەماتیک و 200 ساڵ کارە بنەڕەتی لەسەر ئەقڵیەت و ئەم کۆمەڵگاسە ئەگەر ئێوە حەزەکەن بە مەحسوڵاتە دنیای مۆدێرن تەکنۆلۆژی قسەهای حەلەق و بەلەق تکراریەکەنەوە لە ژێرە ناو ماف و ئەمانە با بزانن ئەمانە سلسلە مەراتبێکن کە بە یەکتری پەیوەستن بزانە لە نەزەر تۆ ئەسڵەن چیرۆک معنای نییە تەواوبوون چیرۆکێک معنای نییە لە نەزەر تۆ فکرەکەی تەرەفدارە مافی بەڵام تۆ واقعا لە وجودە خۆتا باوەڕت بەوە نییە کە تۆ مافت هەست خوا ئەقڵی پێداگە و ئەم ئەقڵی تۆ ئەتوانێت خاص و خراو تشخیص بە بۆیە تۆ دائیمەن قەرزاری دائیمەن ترسیاری دامن لەمە ئەترسی تێت هەڵبەن یەکێکی گەرەکە کە ئەمە باوەڕی پێکردوێت کە خوامەی دروست کردگە و ئەقڵی پێداگە و هیچ کەسێ ناتوانێت تەعەڕوزی لێ بکات و ئەم گیانە هەنە خواس و تۆ ناتوانێت لێ بسێنی تۆ گەرەک توێ لێ بسێنی تۆ توش ئەویت ئەگەر ئەمانە تێگەیەنی من تێمە سەرە ئەو تاکتیکە کە بەحسی یەکەم لەگەڵ ڕووبەڕووبوونەوە تەکە دەوڵەتە ئێرانە دەوڵەتە ئێران ڕۆخاوە بەڵام سەرەتا من بێژم لەناوە ئەم مردمەوە کوردە قەومی ئیتنیکی کریاگە تووشە چه مۆعزەلێک لەگەڵ چه سیاسەتێکی دەوڵەتی ئێرانی تەکە چ دەس و دەسەڵۆکەکانیا ئەوینۆ و ئێمە لە ڕۆژانە ئەوەڵیشۆ تا ئیستە ئەم سیاسەتەمان زانیگە با بزانن تۆ وەختی لەناو کۆمەڵگایەکی کۆیلە لەدایک ئەوی خەڵکێکی خوو بە کۆیلەی گرتگە سەخیفە ئەم خەڵکە کۆیلە تەحملە ئەوە ناکات دانەیەکیان تیا هەڵکەوێ ئیدەیەکیان تیا هەڵکەوێ لەمان پیاکتروێ ناتوانێت تەحملیکە دەربەهترین حاڵەت ئەمەسە خۆ ئەمان حیوان نیە نوێسن دەرەچن تا چه ئەتفاقی بکەوێ تا تۆ دەورت چۆڕوێ تا گەورەیەت و دیار نەوێ مەسەڵەن ئیگنۆریکەن قسەیتەکا مەکەن محەلی پێوە مەنێن فەرمانی لێمەوەن جێبەجێی مەکەن ئەمە دەوڵەتە ئێرانیەکە
ئەمە ئەوانەی وا ساحەتی کورتبازی ئەگەن ئەیکەن کە چی مەسەڵەن ئێمە هاتگین وە جڵەوەم شۆڕشەوە لە دەستمانە خۆتان مەرە دەمیان و گوێیان پێمەدەن تا دەرکەوێ کورد هەر خوێڕێکی وەکو ئەوانە ئەمانی چیان نییە غافڵ لەوەی کە من ئەم بازیە ئەناسم خاسی ئەناسم تۆ هەنووز متەوەجه نەوەگی ئێمە گوریل نییەین تا تۆ دەرچی و من نەتوانم بنێمە شوێنە تۆ ئێمە گوریل نییە ئەو کارەی من ئەیکەم زۆر نییە دیسکۆرسە قسەس ئەقلانیەتە چیرۆکە تۆ گەرەکت بێ گەرەکت نەبێ ئەم کەلامە منە ئەڕوات و نەفوزەکات دەم و دەم ئەگەڕێت ئەوڵین ڕووداوێک کە ڕوئەدات بە تەورە کولی تۆ نابوو دەکا بە تەورە کولی لە مێشکە ئینسانەکان و ئەقڵیەتە کۆمەلگا تۆ نابوو دەکا و ئەتفاقێکی ترە بەسەر ئەوە مەهارەتە منە کە من ئەتوانم لەمە هێز دەربێرم یا ناتوانم هێزی لێ دەربێرم ئەتوانم هێزە مادی لێ دروستکەم یا ناتوانم هێزە مادی لێ دروستکەم و ئەمما نوکتەیەکی ترە بۆ تەمامە ئەمانەی کە خۆیان کردبوو بە قەوم کورد یعنی لەسەر ئێرەق وێسیا بوون پێشیان وا بوو قەومی کورد یعنی زووان خاس گوێ بگرن ئەوەی لە مقابڵە تواوێسیاگە لە بەرامبەرە تواوێسیاگە زووان نییە کاول حەزارەتە کاورا ئیدعاکە حەزارەتە ئێرانی وا پێ تۆ بە زووان شەڕ حەزارەت ناتوانی بکەی ئەگەر تۆ ئەمە تێنەگەیگی هەر لە سەرەتاوە ئەمە تێنەگەیگی دیارە تۆ تێ هەڵدریاگێکی شکست خواردگی کە تێنەگەیگی بە زوان شەڕ حەزارەت ناکرێ ناکرێ ناتوانی بیکەی پێت ناکرێت نە کەرەستەکەیت هەست نە هێزیت هەست نە قودرەتیت هەست تۆ ئەگەر خۆت بەشێک لە حەزارەت دیگەرانویت ئیتر ناتوانی حەبەوە بێت ئیتر ناتوانی ڕووداریکەی چون تۆ بەشێکی لە حەزارەت دیگەران ئەمە نوکتەیەکی تر بوو کە وتم و متەوەجهی بوون و ئەمما نوکتەیەکی تر ئێوە تەیەم ساڵانە گوزەشتە فرە بیستتان لە ژێرە ناوە ئاشتی و لە ژێرە ناوە خەباتە مەدەنی دوور لە توند و تیژی نافەرمانیە مەدەنی بدونە خۆشونەت هەر گاندیتان مثال هاوردۆ هەر نەسڵ مەندلاتان مثال هاوردۆ ئەمە حەج کامتان نەتانەزانی حرەکەتێک بکەن کە ئەم حرەکەتە توند و تیژی نەوێ قەب نەگری بەڵام جەرگە حاکمیت بۆڕێ بەڵام حاکمیت هەڵتەکێنێ چون هەر تەقلیدی بوون حاکمیت مطمئنە لەوەی کە ئەقڵە ئێمەمانان بە عنوانە خەڵکم مەحکوم وا لە حەدە پێداویستی داواکردن ئێمە ئەسڵ ناتوانانی خاوەندارێتی لە خۆمان بکەین ئەوان مطمئنن لەوەی کە تۆ ناتوانانی خاوەندارێتی لە خۆت بکەیت بۆ سەری ورد و دەرسی ئەم فەزای کوردیە بکەن گشتیژی بابزانین کی ئەڕواتە تاران ئەی بۆ تۆ ناوسکە بڕیاگە بڕۆیتە تاران تو بوو بیسیاگی بزانی تاجزادە دانیشێتە جێگەی خامنەئی یا میر حوسێنە موسەوی تا بڕۆیتەکە میر حوسێنە موسەوی یا قسە بکەی تو بوو دا ئەمە ناوێسی لەوێ ئاغایە دانیشێ تۆ بڕۆی بۆ سوالکردن پێڵاو لێسین ماساوکردن بە دیاری و جا ئەم ئاغا ماساوە تۆی بۆگەنی بۆ چییە بۆ چیزی تۆ ورد و درس ئەمانە تەماشا کە یەک پیاگیانتیان نییە فکرکە خۆی ئەتوانێ بڕۆ لە تاران دانیشەیە کەچی حەپەیتی هاوار ئەکا ئێرانیە حیزبی دموکراتی کوردستانی ئێران پەژاکی کوردستانی ئێران چوزانم کۆمەڵەی کوردستانی ئێران بە کاول تۆ سوڵەکەی ئێرانی ویت بە ئێرانی شت دانانێن کەچی ماتەڵی لە تارانە کەسێ وەکو میر حوسێنە موسەوی دانیشێت تۆ بڕۆیتە سواڵی ئەم جۆرە ئەقلانیەتە ئەقلانیەتی کۆیلەیەکی دڕیاگە وا لە بەرامبەرە ئاغاکەیە داوای شتێکەکە ئاغاش خۆ وەزیفەی نییە جواوە نۆکەر باتۆ ئەیداتۆ ئێوە سەڵ نۆکەرتان بوێت
هەدەف ئەوە داواکاریەک بێت، داواکاریەکەی جواو ئەدەنەوە تۆ ئاغای خۆ ئەو ئاغا نییە، نۆکەری حیزیەکە تێ هەڵدە بخە دەرەوە گاوە باوک باڕوودار نەوێ، باڕوودار نەوێ. ئەمە ئەم فەزاسە وایەوە کەوتگنە سەر ناوی وە خەریکن تەماشای ئەکەن. کێ ئەفامێ دەوڵەتی ئێران ڕۆخاوە؟ ئەو کەسەی کە واقعەن پێی وایە ئەم وڵاتە هەنە ئەوە، ڕیشەی لەم وڵاتە هەست و ئینسانیشە وەخوا عەقڵی پێداگە، ناقص العەقڵ نییە، بە ئەندازەی خۆی معرفەت و تێگەیشتنی لەم دنیا هەست و ئەتوانێت بە ئیستدلال و بە دەلیل بەم ئەبزارەی خوا پێداگە ڕوبەڕوو بێتەوە و دخاڵەت بکە. ئەها ئێوە لەسەر چتە سەخیف فرە نەزەرتان هەست؟ مەسەڵەن کافیە من لە ئێوە سوعال کەم، ئەرێ بە نەزەرە ئێوە من ئەمە بخۆم یان نەیخۆم؟ 2 ملیۆن نەفەرە عەقڵ بووگەن نەزەری هەست دەرمەوە دەوەی کە من ئەمە بخۆم یان نەیخۆم. چۆنە کە ئەگاتە سەرە تەحمیلکردنە نەزەرە خۆت و ئێرادەی خۆت دەمتانەوێت و تەڵەی تەقیا گشتان دەرەچن. دەلەکەی وەسە خود گرکەوە کۆیلێتی، دەلەکەی وەسە خۆتە پێ سووکە، خۆتە پێ بچووکە، خەیلی خۆتە پێ بچووکە. حەدت چییە قسەی وا بکەی؟ کەی وا لە حەدت وە؟ متوەجه بووی تۆ نێتا ئەو حەدە من یا ئەم ئێعترافە بە ئێوە ئەەکەم و تەکتەکتان دان بەوە ئەنێم کە حیزن، یا نە هەڵی ئەگرن و ڕۆژێک پێتان بەرئەخوا و لە قەبارەی مەردانە بە قەد شەخسیەتە ئینسانی خۆتان بروز و زوهور ئەکەن. من بۆیە لەگرا دانیشم تۆزیح ئەدەم، لێکچەر بە تۆ نادەم، تەسلیمە ئەکەم، ئەتهاڕم تا تەسلیم بووی. وەختی گوزارەیەکە دەم، حکمێکە دەم، 3 ساعت دائەنیشم لە بنەچەق و بۆت باس ئەەکەم تا تۆ بزانی هیچ ڕێگەی دەرچوونێکت بەدەست ئیستدلالە منەوە نییە ها. چون نەزانم تۆ ڕووداری، تۆ بێچاوڕوویت، فرێش بی شەخسیەتی ناڕوویتە دواوە. بۆیە من بە تەمامە قودرەت بە پێلەقە ئەتهاڕەمە تا بزانی ئەو حکمەی دام وەکو تۆ دانەیە گەوج لەگرا دانەنیشکە لەسەر بای میعدە قسە بکە. بەڵکو دەراویشتەی عەقڵانیەتێکە کە ئەمەی لێ هات کەسە دەرەوە. سەرەتاش پێتم نەوت هەرچی پەخمە و ئەحمەقوی خاستەرە بۆ باوەڕکردنە چیرۆکێک. بۆیە ئێوە لە کوردایەتی مشتێک پەخمەگی و ئەحمەقیتان دەریاف کرد، سادەی جل و خوێن و لەش و کوژیابین و تێمان هەڵدریاگە و دانیشیمە دەوری یەکتری و بگرین و پێمان وایە بۆ خۆمان فرە موهیمین. ئەمە تەواو بوو، ئەمە تەواو بوو. و ئەمما بێمە سەرە داستانێک کە من خەریکم لەگرا باسی یەکەم. دنیای ئیمڕۆ لەسەر کۆمەڵێ قەواعد پۆلۆسی دانریاگە، گوترە نییە. تۆ قەواعد بازی نەزانی لە گردوونە بازی دەردەکەن. کارم بەوە نییە کە یە خەڵکی پەخمەز نافامێ عەقڵی نییە ناڕوا بە شوێنیە، بەڵام ئەگەر ئەو کۆمەڵگا ئینسان دروست حەساویتی هەوێت متوەجهیان ئەکات کە کاورا ناتوانێت خارج لە قەواعدە بازی کار بکە. کابرا هیچ حکوومەتێک لە دنیای ئەمڕۆ نایژێ من زۆرم هەست، من سەرکوتکەرم، من دەمە تۆ ئەکوتم، تۆ بۆت نییە گەورەی خۆت بنوێنی. هیچ حکوومەت وە نایژێ. گشت حکوومەتی ئێژێ من دەراوشتەی ئیرادەی خەڵکم، بۆ خێری خەڵکاتکم، بۆ پاراستنی ئەمانی خەڵکاتکم، بۆ دانەنانە خەڵکاتکم، بۆ بەرقەرارکردنی ئازادی و عەداڵەت و ئەماناتکم. گشت حکوومەتی وایژێت. یاک حکوومەت نایژێت تۆ حەقە نییە پرسیارکەی، نایژێت تۆ حەقە نییە نەغدکەی، نایژێت. بەڵام تۆ نەفامی چی ئەەکەی، ئەو حاکمیەتە ئەدگرێت و پێستە دەگرێت و لە بێعەقڵیان مەسەلەن تۆ مشتێک دەروێشە سپەیوێنوی ئیدعا بکەی قوتبێکە هەز، ئەم قوتبە فرە موهیمە هەڵاخات و معلومە دەوڵەتە ئێران ئەدگرێ،
دەوڵەتی ئێران حساسەکە 200 دانە دەروێش خەتەرناکن ئەڕوا ئەنەوێ لە پشت سرە قوتبەکەی گرێژی کاورای کاو لە فاسد باوەڕەکەی ئیدعای پێغەمبەریەکەی باوەڕەکەی ئیدعای ئیمام مەهدی بوونەکەی باوەڕەکەی فۆڵس پرۆفسی تێری لێ دەدا چون تۆ بیانۆ داگەسە دەسی تۆ نەچووکی لەسەر مەسائلی بیوسی کە ئەقڵە پێ بگات تۆ چووکی لەسەر مەسائلت دڵە خۆت ویسیاگە و دڵە کاولەت وە نازانێ ڕوبڕۆی چیەوی تۆ دەوڵەتی ئێرانی یەک چیرۆکی بۆ وڵاتە ئێمە تعریف کردگەسەوە کە ئەم چیرۆکە لە چوارچێوەی دەوڵەت ملەت دەوڵەتە ئێرانی شەنەماگە فڕێدا بەسە ناوە ناوچەکە سلێمانیشی گرکەسە و دیاربەکریشی گرکەسە و دەمەشقیشی گرکەسە و کابل و ئەفغانستان و مانیشی گرکەسە و پێژێ حەزارەتە ئێرانی دەوڵەتە ئێرانی ئەم حەزارەتە ئێرانی لە عەسرە مۆدێڕنا شکستی خواردگە هەم لە چیرۆکە هەم لە ڕووی مەیدانیە ئەمما ئەو خەڵکەی کە یەک قەناعەتی هەست و یەک چیرۆکی هەست ئیستە سەرگەردان بووگە مەجبورە هەر ماتەڵێ تەنیان پێبا و ئەم واقعیەتە قێزە و نەخۆیە قبوڵکە ئەمما کوردان هاتن چەکێکی تریان دروست کرد کە ئەم چەکە بتوانێت ئینسان لە مەجبوری دەربێری و لە بەرامبەرە قێزەونی و درویە بوەستێ و چەکە هەستاندنەوەیە شارستانیەتە کوردان لە بەرامبەرە شارستانیەتە دروست کراوە دەست هەڵەوەسە ئێرانی بوو ئەمە ئەوڵین چەکێکە کە هەر کەسێک لەم سەرزەمینەوێت دەتوانێت بگرێتە دەستی کەواتە تۆ لە مەجبوری دەرهاتی تۆ ئیستا ئاڵتەرناتیڤە وابێ دوو دەوڵەتە ئێرانی بە هیچ شێوەیەک ناتوانێت بە گوێرەی قەوانین دەوڵەت ملەتی و تەنانەت ناسیۆنالیزم متەکەسر ناتوانێت حملە بکاتە تەمەدونەتۆ و ئیدعای تۆ بۆ تەمەدون باتڵ کاتۆ ناتوانێت کاری وا بکە بۆ ناتوانێت لەبەر خاتری ئەوەی تۆ تەعەڕۆز ناکەی بێژی من قیمە لە زوانە فارسی تۆ قاری وا ناکەی تۆ هاتکی ئێژێ ئەم تەمەدونە تۆ پێ ئێژی ئێرانی تەمەدونێکی فەیکی دروستکریاگی دەسەڵوەسە کە شکستی خواردگە و ڕزاڵەتی بۆ ئەم خەڵکە هاوردگە لە کاتێکە تۆ خۆت ئێعترافەکەی ئێژیت ئەم تەمامە مەردمەی کە ئێستا تۆ کردنت بە قەوم بەناو لڕ و تورک و تاتی و مازنی و کورد و عەرەب ئەمانە بوونیان هەست و تۆ حتا ئیدعاکەی کە کوردە قەومی ئیتنیکی ڕەسەنترین خەڵکە لەسەر ئەم خاکە کەواتە ئەگەر تۆ سیاسەت و بنەڕەت دەوڵەت ملەتیش دەرنەزەر بگری کە گویا ئێمە هاتکین باشترین زوان کە ئەکرێ کتابەتی پێ بگرێ و باشترین کەسانێکە داعیەدار ئەم کولتورە و حەزارەتەن لەسەر دەسەڵات دامان نیاگە دەیستا خەڵکی بەخۆڵە خۆیان ئەم ئێرانیانە ئاڵتەرناتیڤێکی تریشیان هەست ئەژن کاکە نەنا ئەمە یەک شارستانیەت نییە تۆ درۆکەی دوو شارستانیەتە تایستە تۆ گزارشێک لە ئێرانت داگە گەیاندکتە بەگرە ئەلەگەر شارستانیەکی تر هەست کوردیە فرەفەرقە کاتەکە شارستانیەتە تۆ ئاسمان تازەوی فەرقەکە و ئەمە واقعیەتە خەڵکە ئەم سەرزەمینەسە دەوڵەتە ئێرانی ناتوانێت پەلامارە بە دەوڵەتە ئێرانی پەلامارە بە یەک ڕێگەی هەست ئینکارەکە دەوڵەتە ئێرانی بە تەورە مطلق ئینکارەکە بێژێ وەها شتێ نییە تەختەعەتکا و گەرەکی بێ نابوودەکە لەگران لەگەڵ دوو شتا ڕوبەڕوە بێتەوە یەک زۆر ڕوتە دەوڵەتە ئێرانی لە کوشتنە شارستانیەتێکە ورد و دەرسە کوردان لە مقاوڵیاوێسن هیچ ئەفکارێکی عمومیە جیهانی لە پشتیان ناوێت بە تەورە مطلق لە تاران هەڵەشکێت چون ئیشە جواو باتەوە بە ئینکار ناتوانێت ڕوبەڕووت بێتەوە
بإنكار وبزور ناتواني روبرود بيتو چون أميت الجينوسايد مطلقة تاريخي نيجوي شناسية ليك حزارت نصرفا لش فيزيكي يا زوان هيك حزارت أو كارا ناتواني بكا نايكا أو كارا بكا خوي نابودكا بطور مطلق نابود بيت حجيكي بيونا منيت نخوي نحشيمتكي بردسي ناتواني حملي وابكا چون سيد نازاني وچي حمله بكا نازاني بيت حافظ بو درخا زوان فارسي بو درخا نازاني دفاع لچي كان لتكيو خانقاكا لسبيونيكا لألكر خواردن كان لأمرد بازيكا لهزار چهربون كات لمنتظر مهديبون كات لتقية كات لچي كات وبو بيجي مثلا إنساني ككلتوري قضاء وقدرية وتسليم قضاء وقدره كلتوري تقياس وهزار چهرگي ودروزنية أما بو مملكة خاصة وأما جارة مملكة زا أم كارناكا ناتواني بيكا للدنيا برو ناتواني بيكا اگر تاقرا تيگيشتين دولة إيراني وقتي روبروي وهاشتيك اويتو كاريكيكا أما سخوي ديكاتو جيل خوي ديكاتو جيل مرون دورو بريا با كاورا لزورداري خويا لبيكسيه كوالا دوريا ماندوبي وبروا اما يترهم هنالتوس چون اتواني اما جيب خي دو رودا و رويداغا بدس آخيزة كردوار السربخو يك صلاحية وشايستگية خاونداريتية نيشن استيت لإيرانية سندياغاسو دو صلاحية حكم رانية كسانيكا خو بعنوانه عيل دولة إيران معرفية كان أوي سندياغاسو استيشي أم الدار بيرين سندياغاسو والله مش الداري بيرين أو قلقو مأكا أو أبزاري هز تلفزيوني هز بولي هز قلم ودسي هز خويري كردبازي هز قشت يعني كوكرقسو حملة بكن وتوتو أمقسنكي تاو لجيرنا والديمقراطية وخير عمومية خلق إيران وجزار وأمانة تي بريني برو تشيلوكي كيتر لكاتي كان روخاوة ريقش كان دنا أما ستو بزاني كرستو على بردسة أو تو بزاني تو ناوي قلي لبي بي سي ولا إيران انترناشنال كي ناوي قلي تناند لحكومة حليمة كردستان كي ناوي بكي چون ما نقشتي كرسي دست دولة إيراني وأرباب أمريكاين بول بين بردن كرد تو أجر هيز بيت أم هيز لخد أنوينيت تو أجر قدرت ويد وحقيقة ويد أم حقيقة لخد دراويش تأكي مجبوري أكي روبرود بيتو ومجبوري أكي روبرود بيتو يكي لو ريغاني كي استتو إشي بيجري تبر لم فزاك بوجودات كي يك نفر لبرامبر دولة إيرانية نية فقط كردان وإيمين كسي ترنية قشت يعني يكيكن شر الروايتش لقل إيما إيكنها أو جنجل بين خويانا إيكن داتاشين قباري جديدة فرق خوشحالا كإيمن نتوانين بجداري تيابكين بويا بتمام قدرة محاولة أكن إمكانات اللي بسينن إمكانات النويت باب زانن تمام أواني فكريانا كرتكا إما مانان بو إمكاناتك أوان بيان إيجن إمكانات أتواني شورش كين إما السعبتي يكين كسي ميلي بيو شورش بكات لحرچيشتا إمكانات دروزكا چون أو نشتيك هسي كريتيفيتية خلاقية آفراندنه يارانا أخيز كردوار سربخو أولين هنگاو إيوة دواي قرتن ضرورة كونفرانس ضرورة دانانا ارتش كردان دروس كردن كمبينيك لكو كردنوية إمزا لتكتك خلق أمسر زمينة بو استاندن وتأييد كردن أمره كدولة إيراني وحزارة إيراني صلاحية مالكية نيشن ستيتي نية ناسيوناليزم إيراني شكست مفتزح تاريخي خواردقه وحكمرانان إيراني صلاحية حكمرانية نية قشتي جاسوس أجنبي وجاسوس إسرائيل لسليماني
لهولير لكلار لأوروبا لسنة لكرماشان لورمي لمهابات إمزاكو أكنو أرونا وخلقي من متنك أنوسم أي هنيرم بوتان وإيوا أينين بردس خلق بو خلقي أخوينو وإمزايا لأسينا أما نتيجة كي شيء نتيجة كي أوسا انحصار لدس أوان درتيري تو وقت إيديك دوابي والشر بيكي بريكي أمستو سعي بيبدي لم فراغة وكسيتي أنا ماغا وإيمان للنقش حاكم أمسر زمينه ومالك أمسر زمينه خليكين برامبر با دوراوان جاسوس أبيسين أولين شتك إيشي توسعي بيبي توسعي ديسكورسا كارتان بواني ويام خلقة ترسياغا إمزايناكا جانبات ترسياغا كانوا إمزانا كراكان بناسين باب بزانين كي خيلي بشرفة باب بزانين كي جرأتي نية حتى النظر بدات أونا شهامتي بي لوجود إنساني خوي كالقر بيبجي من خوا أقلي بيمداغا أمقصائي كي دروسة چون من متنك أنوسم للشهري وري بيستو تيمبيا دا أقام أقرا وأقر وتينا دولة إيران صلاحيتي هز ومنزولي نبو وإمزاي نكر إيمة تمام أو تشهراني وإجنة وإمزاناكن قد فراموشي ناكين نك فراموشي ناكين نيالي خوشي فراموشي كات أم كارا كومكت أكاد هرچی بوغني وقيزوني ودروزني قشتي دربيري وأم عفونتانا بخيت جيجيك بشيوي أنلاينيش نايكن بشيوي حزوديكن وأما ياران لهريم كردستانا حكومة هريم كردستان جرأت ناك على مكارا دخالت بكا چون جرأت على مكارا دخالت بكا بدو بيلاقت يدين يخوارو إما دخالت من لكارا كارباو نبون معاش و موتشو بو خويرين لبغانا كرقا مشكلة يوانا اوان بخويان وتيان كردباز و كردايتي نكرول كردبازي و كردايتي ناديرن خويان كرد بموتش دابشكر بابرون موتش خويان دابشكن او اشي ايمانية بإمر ربتي نية وان موچان هز موچان نية كاربان هز كاربان نية خزمة گزاري خاصة كان دزن حيزن فزن هرچي هن أمني كردني وكارشان مسألة كردنية بوانيش ربتي نية خلق إيميش لقل شناس خوي ولقل حزارة خوي شوخينية برنقرن بمردانية خلق إيمها چون اوان كاريان نية بو كرسي حيزي ولا سريدانيش لقن كاريشان بمنية موچة ديا موچة نادي كاربا ديا كاربا نادي هسر يا نيس دزي يا حيزي كاريان بمنية تو خود هلا بجارقة موچة دابش كروي موچة دابش كر سيما حافظي إراخوي برو موچة دابش كر او كارتونية دخالت لكار قورا كانها نكيها نكي بربا حستا قولي مردمة من نقري خراوة دي قومي أما إتشتيكي تنية دسيبو ما كاربانيا خراوش نفيد بيتوانا بيمن لوسا وكارباسو دزين نفتو أتواني وچاو سور كردنو يك بيبيت برو بقيانا خو في شكل سر في شكل روابن أو چاوتا وبا خاص بزاني تو أقر لمقابلة فرمان دخوشي دانا وتواني حيج قوية بخوي لمقابلة نيرو يكي انقلابية وانا سروبند قرانكاري يكي جدية غلطي وانك يخوض توشكيها بيتيجم ويختارم بيدا يارانا إيما كاريان بحيزة وقلت دلبنو سوزاكنا وقلت إيوو بولي واعد زنية أولا بول بدزنو بيها سنخوتان تاجيانتان درتيت تاجيانتان درتي تو نتزاني لكويلة دسدا تو بخوي كردو نشتوي تسر أو دسالاته مشيايا لخود باوك كرد بنوانده تو حيز لاو دراتي تو رولا خوت نقرنا بوي خلقك كيسا السليماني خوي ايجيريت خلقك آلوي ثابت يكا خوي خيلي بياغا خيلي كرده خيلي مرده تروي حيز خو بحل كردنا آلانية الله يا حيستان قل كسد سو مشتي قلب ضلبن وناوة بيش مرقا حيز الدنياون أما تو باطل هكاتو باطل بويتو تواو
تا کوردایەتی و هەڵی خەین و گەڵمان داخین و تونکەی زلخەینە پامان و قەح بە بازی دەبین تەواو 5 قەران ناژی کەس نایزێنێت تەواو بوو. ئەم کارانە مەشایە ئێوە بتان کردایە لە تەیە 30 ساڵە ڕابردوو ئێوە مەشایە ئەم کارانتانە بکردایە نەتان کرد. ها ئەژێ پێت ئێژم خاوە چۆلەکەم بۆ بگری. تو زمانی ئەوی تۆ ڕەحبەر و ئەوی تۆ بنکە و لانکەی کوردایەتی و حەزارەتە کوردی ئەوڵەن ئەقڵە بگایە کورد حەزارەتە زوان نییە لەسەر ئێمە کار کردایە. دووە من بتزانیایە کە ئەم حەزارەتە ئێشی لەم دنیا خۆی بنوێنێ. سێو من شکۆت بۆ ئەم مردمە بە هاوردایە کۆیلە و فاسەدە دروست نەکردایە بێ ئیرادە دروست نەکردایە. دەئیستە لە خوێڕێتی توە وا تۆ ناتوانی ڕۆڵە خۆت بگێڕی دیگەرانێ مەچەکە مردانە ئەدەنە سەر و ئەیگێڕن. کێشێشیان کارەبان نییە ها موچەت هەز موچەت نییە نان ئەخۆی قوزەڵ قۆرتە هەز قوزەڵ قۆرتە نییە حیزە دنیای حیزە دنیا نیە وەی مەڕەبتێکی نییە. تۆ نەقشێکە بۆ خۆت تعریفت کرد گەزەوە مەزت دابشکاری و موچەکەی نەفتە قاچاقە فڕۆشی موارەکە نەوێ موارەکە وێ و ئێمە ڕەبتێکی نییە. فقط زانین تۆ خۆتت بێ ڕۆڵ و بێ نەقش کرد. حەپە حەپتانە هادەوە کوردایەتی و دخەڵەتەکەین وەڕ حەپە ئوجالان نەبینین کوردایەتی بینی نەحوی حەپە ئوجالان نییە گەماروی حیزبازی لە دەوری یەکتری نییە. ئیستە کە ئێشێ 10 هەنگاو کوردتان لە شەرایەتێ گۆڕانکاریە گەورە بەرەوسەر بوردایە کە کەرەستتان بوو ئیمکاناتتان بوو خاکتان بوو پوڵتان بوو هێزتان بوو ئێوە وسکوتتان کردگە خەریکی موچەبازی و سوچەقنی یەکتری تەماشاکردن و ئەم جۆرە قسانە نە. ئەوە تۆی خۆتە بێڕۆڵ کردگە من تۆم بێڕۆڵ نەکرد. تۆی پیاگنەوی من مەجبور بووم بەڕکارە تۆ بگرمە دەستمەوە ئیستێشە قتارە پێکەما کاملە جدی پێتێژم. ئەو تارانە ئەڕواتە ژێرە حەزارەت و حکم کوردان تا دنیای ئازاد بنوێنێت. بەری پێ بگرن حکم مەرگ زۆڕیەتتان ئەدەن با بزانن ها و من خەریکم خەیری جدی پێتانێژم. گۆڵە قەوارەیە مستەراوەکەی دەوروبەرتان نەخۆن ها. فکر نەکەی لە مەحافزەیەکە دانیشکی فرەقڵە قایمە پشتەوە ئەربابێ بەستەکە بزانم مەرحەلە بە مەرحەلە من خەریکم خوێنە تۆ مباحەکەم تۆ متوەجه نییە. ئێوە حتا تێڵاکە نەڕواتێتانە متوەجه ناون نازانم دلیلی گوشادیە کالیبرە نەبوون ئەقڵە دلیلی چییە؟ دەوروبەرتان فرە سەخیفە خۆتان فرە سەخیفن. من بە هەر زوانێتە کە ئێوە قسم کرد و ئەختارم پێتاندا و ئەختارتان پێدەم. ئەم قسانە ئەەکەم بۆ خاتریوی نەمگەرەکە دەسم و خوێنە کەسیفتان ئالوو دەبوێتە نەمگەرەکە وەلی هیچ ئەبایەکم نییە ئالوو دەبوێت. ئەی شۆرم پێشتان وانە بێ بەرمان پێگرن نە احتیاجمان بە ئیمکاناتتانە نە احتیاجمان بە حەپە حەپتانە نە احتیاجمان بە پوڵتانە وا قەرزارە دنیا و قیامەتتان کەین حتا ئەبەد تاوانەکەی بن. با بزانی من لە ڕۆژت تنگانە لەسەر مەچەکە خۆم نووسیام یەکتانم بە پیاگ نەزانی ئێوە هەر شایلاک بوون. من ڕۆژە ئەوەڵ وتم ئەمانە مشتی یەهودین و نە شایلاک. شایلاکە تاجر و نیزی تحقیر کریاک تفتی کریاک هاڕیاک بۆگەن ئیستا هەستەکەن تۆزێ پولیان واوە دەسەوە ئەوەی نیشانێدەن سەخافەتە ئینتقامە خوێڕیەتی خۆ گەورەیان لێ ناچۆڕێتەوە هەر بە پیاگیان مەزانن. ڕۆژە ئەوەلیش وتم قەدیش ئێوەم بە پیاگ نەزانیگە چون سفاتە پیاگیتان تیا نەبوو. گۆڵ ئەوە نەخۆی مشتێ مشە خۆرواوە دەور و بەرتۆ گۆڕیا تەواو بوو هەرچیشتە گۆڕیا. لە ڕۆژانە داهاتوو شروع ئەکەن بە کۆکردنەوەی ئیمزا. دەوڵەتە ئێرانی سەڵاحیەتە مالکیەتە مەملەکەتی نییە نەماگە و ئیمزایەکەن. ئەوان گەلە کۆمە لە ئێمە ئەکەن تا کورد نەبینرێت ئێمە بە هێزە مردمی خۆمان دەریەخین کە ئێمە هێزین و ئێمە مەوجودین هیچ گۆڕانکاریەک لەگرا بدونە دەخاڵەتە ئێمە بێتە ئیدی ئێمە ئەمکانی نییە سوورەت بگرێ و سوورەت ناگرێت. ئەگەریش من ڕەحبەریەتە ئەم شۆڕشە ئەەکەم سەری ئەخەمبا لێو دوا خەڵکە دنیا بێ متالعە بکاوە فێرە مبارزە بوێت فێرە شۆڕش بوێت.
ئەم تۆزیعاتانەی کە دام بۆتان و بە باشی زانیتان و متوجه بوون ئەمە گەورەترین کارێکە کە لەم مەقتەعە ئەیکەن و ئەمە دەستورە و جێبەجێشیەکەن. باش بزانن ئینسان بێباک نەبوو لە بوونە خۆی و احترامی بەخۆی نییە، کەس ناتوانێت لە بەرامبەریا بوێسێت. و بزانن کە ئێوە هێزە ئاخێزە کوردەوارە سەر بە خۆتان وا لە پشتا. ئێوە لە ژیانە شەخسیتانە لەوانەیە فرەتەنیاون، بەڵام لە ژیانە کوردانەتانە ئێوە هێزێمەتان وا لە پشتا. زوانە من، عەقڵە من، هێز و مەچەکە یارانتان وا لە پشتا. من ماتەڵم دەوڵەتە ئێرانی یەک غەڵەت بکە، یەک غەڵەت بۆ ئەوەتانە لە سنە و کرماشان ئەچن دەوڵەتە ئێرانی یەخەی پێتان گرت و وتی ئێمە نەڕوخیاگینەوە خەریکی چیت؟ ئێژی ئایستە لەسەر کاغەز بنووسە تۆ فرەز زۆرت فرەز، تۆ چون زۆرت فرەز دەمە ئێمە دائەخی و جواوە پرسیار نای تۆ و هەر کەسێک سوعال کاتۆ ئەیکوژیت ئەوە ئیمزاکە بیرەوە دەسێمەوە. دابزانم دەوڵەت ئێرانی جورئەتەکە غەڵەتی وا بکە. ئەیکا هیچ باوکێکتان لەوە نەوێ ئەوەی من وتم پێتان جێبەجێیەکەن. هەرچی من وتم دروست لە ئاو دەرتێت، شەکی تیانەکەن. لە خواشم تەڵەبەیەک قامکێکتان بۆ بوون. لە تێی ئەم ڕۆژانە من مەتنەکان ئەگەیەنمە دەستان و کارەکانتان دەست پێەکەن، چون ئەوان گەلە کۆمەیان کردگە گەرەکیان بێژن هەر خۆیان ساحێوە مەملەکەتنە. ئێمە سابەتی یەکەین، ئێمەش ساحێوی مەملەکەتینە. ساحێوێکی هەڵشتیاگی فاسدی دروستکریاک ساحێوێکی ئەسڵی واقعی وا شوناسەکەیان ویست بسڕنەوە ئیستە سەری برسکردگەسەوە. ئەمە هێزێکی گەورەتان پێدا با بزانن ما بەقیە ئەو خەڵکە لەو سەرزەمینە کوردەوارە بە لۆڕ و بە تاتی و بە مازنی و بە گێڵانی منتەزرت لە حەزەیەکە ئاڵتەرناتیڤ وا ببینێت. خۆتان دەرخەن ئاڵتەرناتیڤتان لێ دەرخەن. با بزانن هەر کەسێ لەگەڵ ئێوە نەکەوێت دۆڕیاتەوە بوو لەبین چوو، چون ئەم سەروبەندە هەر ئێمە زانین شۆڕشکەین، هەر ئێمە زانین چۆنی سەرخەین و هەر ئێمە بە ئستراتێژی و بە تاکتیک گەلە دروست خەریکین بازیەکەوەی نەبەرەوە. لایەوە خۆش.